سڵاوتان لێبێت و بەیانیەکی باشتان بۆ ئەخوازم کوردستانیانی خۆشەویست لە هەر کوێیەکن بۆ هیواییکە ڕۆژێکی نوێ و ڕۆژێکی خۆشتان لەگەڵ ئێمە دەست پێ کرد بێت بۆ هیواییکە ئەمڕۆ بتوانین ئەو بابەتانە پێشکەش بە ئێوە بکەین کە سوودی تەواوی هەیە بۆ ئێوە بۆ هیواییکە تەندروست بن بۆ هیواییکە هەمیشە شاد بن با پرۆگرامیان بۆ دەست پێ بکەین و بزانینەوە بابەتانی کە ئەمڕۆ بۆ ئێوە ئامادەکراون کامانە لە هەر بابەتێک و کورتێکی بچووکتان بۆ باس دەکەم. هاتنی پشووی هاوین ڕەنگە بۆ دایکان خەمێکی گەورە بێ ئاخۆ لە پشوودا مناڵەکانیان بەچی خەریک بکەن چۆن سوودیان پێ بگەێنن لە وڵاتان قوتابخانەکانە بنە ناوەندی فێرکردن بەڵام لە کوردستان هیچ خولێکی فێرکاری هاوینە بۆ منداڵان نییە. هەندێک جار سەختی ژیان و ئەو گۆڕانکاری و ئاستەنگانەی دێنە بەردەم کەسێک ژیانی تەواوی کەسەکە دەگۆڕێت زۆر جاریش کاریگەری لەسەر خویا و پیشەکەیشی دەبێت. ڕێبەن سعدوڵڵا لە کوردستان پیشەی ڕۆژنامەنووس بووە کە چێتە فنلەندا لە شاری بۆرڤۆ نیشتەجێ ئەبێت و چەندین هۆکار و ئاستەنگی دیکە دێتە بەردەمی ئەیکاتە فۆتۆگرافەر و بە وێنەکانی بەشداری لە پێشەنگایەکی فۆتۆگرافی دەکات. هونەرمەندێکی پەیکەرتاش لە سلێمانی لە ڕێگای ئاسنەوە پەیامە هونەرەکانی خۆی بە بینەرانی ئەگەێنێت و داوایان لێکات گرنگی بە خوێندنەوە بدەن. با لە بابەتەوە دەست پێ بکەین کە بۆ دایکان گرنگە دوای تاقیکردنەوەکانی کۆتایی ساڵ و هاتنی وەرزی درێژی پشووی هاوینە بێگومان بۆ قوتابیان کێشەیە کە ڕوبەڕووی زۆربەی باوان و خێزانەکانە بێتەوە ئەوەیە کە چۆن و بە چ شێوەیەک لە چ ڕێگەیەک کاتەکانی پشووی منداڵەکانیان بە شێوەیەکی باش پڕ بکەنەوە چکەیتر دایکان ئەوەیان زۆر تاقی کردەوە منداڵەکان و ڕس ئەبن دایکە چی بکەین بێزار بووین بێتاقەت بووین لە زۆربەی وڵاتانی جیهان ئەوە هەیە کە پشووی کۆتایی ساڵ هی قوتابیان سیستەماتیکە و بە پێی بەرنامەیە وە کاری باش و هەروەها خولیشیان بۆ کراوەتەوە لە ژێر چاودێری مامۆستاکانیان بە فێربوونی هەندێک کاری پیشەیی و هونەری و جگەلەوە وەرزشی پشۆکەیان بەڕێ ئەکەن. قوتابیانی بەشدار بوو ئەتوانن لەوە سوودمەند ببن بۆ ئامانجێکە هەندێک لە قوتابخانەکان لە ڕۆژانی پشوو ئەبنە ناوەندی باشی فێرکاری بەڵام لە کوردستان زیاتر منداڵان لە کۆڵانان دەبینرێت و ئەمەش بە زیان بۆ منداڵان لێک دەدرێتەوە. بە ئەم ڕاپۆرتە ببین. کۆتایی بە وەرزی دووەمی خوێندن هاتوو پشووی هاوین دەستی پێکرد. لەم کاتە دوور و درێژەی پشوەدا بۆ ئەوەی منداڵان کاتەکانیان بەکاری سوودبەخش بەسەربەرن و پشووی دوور و درێژی هاوین کاریگەری نەرێنی نەبێت لەسەریان ئەوە پێویستە دایک و باوکان هاوڕێتی زیاتر لەگەڵ منداڵەکانیان دروست بکەن. بڕوای ئەم کۆمەڵناسە وایە کە منداڵان پێویست ناکات دووبارە بخرێنەوە خولێک کە هەمانوانەکانی ڕۆژانەی قوتابخانەیان بێت. ئەگەر قەرارە مناڵەکانمان برین بۆ شوێنێک بۆ خولێک بۆ ڕاهێنانێک بۆ شتێک ئەوە لە ڕاستیان نیان بین بۆ شوێنێک کە زانستی مەوزوعی مەکتەبی تیا ئەوترێتەوە وەکو عیلم وەکو ئەو بابەتانەی کە ئەی خوێنێ بەڵکو پشووی هاوین فعلەن ئەبێ پشووێ بۆ قوتابی یعنی بیبات ئەو خولانە بخوێنێ ئەو موئەسەسانەی بەرێت کە یەک فێری لێهاتوویەکانی ژیانیان ئەکەن ئەو لێهاتوویانی کە بۆ قەرنی 21 زەروێن وەکوچی بوون مونە ئەگەر تەلەبەکە خۆی ڕەغبەتی لێبێ حەزی لێبێ زمان مهمە مناڵ فێری ببێت چونکە زمان لە قەرنی 21 قسە هەیە بۆ کردن مهمە لێهاتوویە ئایتیەکان فێر بێ مەسەڵەن فێری بەرنامە بەڕۆژەکانی ئەپدەیتەکانی کۆمپیوتەر ببێت چونکە ئیتر ئینسانی قەرنی تازەیە بێ ئەم شتانە بزانێت وەزائیدەن ئەو لێهاتوویانەی کە بۆ هەر ئینسانێک وەختێک لەگەڵ ئینسانێک ترە مامەڵە ئەکا بزانێت چۆن ڕەفتاری لەگەڵ ئەکا فێری مامەڵە لەگەڵ ئەوانی ترا گفتوگۆکردن لەگەڵ ئەوانی ترا فێری ئیحترامی ئەوانی تر هاوسۆزی لەگەڵ ئەوانی تر. جگا کەرتی تایبەت لە زۆرێک لەو بەڕێوەبەرایەتیانی سەر بە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتین چەندین خولی جیاواز بۆ منداڵان بە درێژایی پشووی هاوین کراوەتەوە تا هاوکار بن لە دوورخستنەوەی منداڵان لە نێو کوچە و کۆڵانەکان. و بەڕێوەبەرایەتی گشتیمان و سنتەرەکانی سەر بە بەڕێوەبەرایەتی گشتیمان بە پێویستی دەزانن لە وەرزی هاویندا بە مەبەستی زیاتر سوودگەیاندن بە منداڵانمان بە بۆنەی ئەو فەراغە کە دروستە بێت لەو ماوە و دابڕانی منداڵ
بە فترەیەک لە خوێندن سنتەرەکانمان بە پێویستی دەزانن ئەو فەراغە پڕکەنەوە و سوود بە منداڵانی سنووری بەڕێوەبەرایەتی گشتیمان ببینن. بۆ مەبەستەش چەند خولی سیمینارێک پێشکەشەکرێت. یەکێک لەوانە خولی کاری دەستیە و خولی کچانی نەوجەوانە و خولی کۆمپیوتەرە و خولی ئینگلیزیە بۆ زیاتر سوودگەیاندن بە منداڵانی سنووری بەڕێوەبەرایەتی گشتیمان لە وەرزیاویندا. زیاد لە 3 مانگ بەهۆی پشۆکانی هاوین و کۆتایی هاتنی خوێندنەوە منداڵان لە نێو کوچە و کۆڵانەکان دەبینرێن و زۆرینەی کاتەکانیان لە دەرەوە بەسەر دەبن. بە بڕوای توێژەرانی دەرونی و کۆمەڵایەتی ئەم ماوە دوور و درێژە بۆ منداڵان زیانی هەیە. بە هەمان شێوە ئەگەر هات و دووبارە پشۆکانیشان بە خولەکانی وانی قوتابخانەوە بەسەربەرن زیانی خۆی دەبێت. پێویستە لە خولێکدا بەشدار بن چالاکی جۆرە و جۆری تێدا ئەنجام بدرێت تا تووشی فشاری دەرونی و بێزاری نەبن و لەلایەکی دیکەش کەمتر لە نێو کۆڵان و دەرەوەی ماڵ بن کاتەکانی پشووی هاوینیان بەهەدەر بدەن. ئەڤیناتا کوردستان 24 هەڵەبجە. بەڵێ دەبانەیە زیاتر لەسەرم بابەتە گفتوگۆ بکەین. بێگومان ئەو دایک و باوکانەی کە ئێستا بینەری پرۆگرامی ئێمەن ئەمە بابەتێکە ئەگەر منداڵیان هەبێت و منداڵەکەیان لەو تەمەنە بێت کە ئیتر حەز با دەرچوونە دەرەوە کات یان بوێ حەزکا بچێتە کۆڵان یان حەزکات بچێتە ئەو ناوەندانی کە ناوەندی فێرکارین ئەوە ئەم بابەتە لە لای ئەوان گەڵاڵەیە و ئەیانوێت زیاتر لەوارەیەوە بزانن. بۆ ئەم بابەتە دکتۆرە نیشتیمان عوسمان مامۆستای زانکۆ و شارەزای پەروەردەکردنی منداڵ ئەم بەیانی لەگەڵمانە. بەخێراتی دکتۆر. سپاس دەکەم. دکتۆرە پێش هەموو شتێک ئەو یاریکردنی ئەو منداڵانە تەندروستە ئاها لە کۆڵان یاریەکە؟ خۆی یاریکردن بۆ مناڵ زۆر پێویستە چونکە لە ڕووی جەستەیی و مناڵ پێویستی بە وەرزشکردن هەیە. طبعا گەورەکانی شەر پێویستیان بە وەرزشکردن هەیە بەڵام بۆ مناڵ زۆر بەستوودە زیاتر چونکە ماسوولکەکانی بەهێزترەکە و یارمەتی گەشی باشتری ئايات باشە. بەڵام تۆ مناڵ بکەیتە کۆڵان ئەگەر لێ نەبێ ڕەفیقایەتی کیەکە چونکە هەندێک مناڵ لە ڕووی پەروەردەی و باش پەروەردە نەکراوە. هەر ماڵێک و پەروەردەی جێ بەڵێ هەر ماڵ و پەروەردەیەکی جیاوازی هەیە لەوانەیە مناڵەکە فێری وشەی ناشرینە بەکاری ئەهێنێ خۆم بە چاوی خۆم بینیومە یعنی بەڕاستی بە زۆر باش ئەگە دایک و باوکەکان لەگەڵ ئەوەی ئاگاداری مناڵەکان بن لە دەرەوە چاودێری مناڵەکانیان بکەن نەک هەر فڕێ بنە بە دەرگا و ڕەوانی بە دەرگای بکەن نەزانێ مناڵەکە لە گەڕەکەکەیان ماوە یاخود چۆتە گەڕێکی پشتەوە خۆی ئەو ڕووداوانەی کە ئێستا گوێمان لێوێ زۆر بە ئەوەی کە مناڵەکە ئەڕوا لە کۆڵانەکان نامێنێت کە ئەڵێن ناتەندروستە زۆر جارە لەوانەیە بڵین ناتەندروستە بناڵ لە بە دەرگای یاری بکە هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆ ئەوە یاخود سیارە لێ ئەیە وەنیە خۆی لە دەرەوە ئەگەیمە بەراورد بکەین لە بینی کوردستان و وڵاتانی پێشکەوتو لە وڵاتانی پێشکەوتو بە هیچ شێوەیەک ڕێگا نادرێ مناڵ بچێتە بە دەرگا بەبێ دایک و باوک یەکسەر ئاگادار دەکاتەوە لەوانەیە پۆلیس بێ بیشی بات چکەڵێت و ئاگا لە مناڵەکەت نییە پارک هێل دڵنیام لە هەموو منتیقەیەک لە هەموو گەڕێکێکە پارکێکی لێیە با مناڵەکان بچنە ئەوێ دایک و باوکەکان دایکەکەی باوکەکەی برایەکی گەورەی خوشکێکی گەورەی بڕات چاودێری بکات چکە ناکرێت تۆ مناڵ پەروەردەیەکی باشی ئەەکەی لە ماڵەوە ڕەوانەی دەرەوەیەکی تێکەڵی کۆمەڵێ مناڵ ئەبێ کە هیچ چاودێریکیان لە سەرانیە خۆی گەسەلوانی بەپرسی بۆچی خۆ لە قوتابخانەکان کۆمەڵێ مناڵی بێگومان دیسانەڵەمان ئەو مناڵانن لە پەروەردەی جیاواز و لە هەر ماڵێکەوە هاتوون دیسانەوە تێکەڵ ئەبن وەنی بەڵام لەوێ چاودێری هەیە مامۆستا ئاگای لێیانە ئێستا تر نازانم لە کوردستانیش وایە یاخود تەنانەت ئەچنە ساحەوە بێ مامۆستای لێبێت تاوەکو مناڵەکان لەژێر چاودێری یابن ئەمە واکە کە تۆ مناڵەکەت بە تەندروستی گەورە ببێت. زۆر دروستە. باشە دکتۆرە نیشتیمان ئێستاەوەی کە باسمان کرد کێشەیەکی سەرەکی بێت بۆ دایکان و باوکان چونکە تاوەکو خوێندن تەواو بێت ڕەنگە ئەوەی دایک بێت ئەوە باش ئەزانێت کە تا خوێندن تەواو بێ و منداڵە هەرڵێ کەی تەواو بێت ئیسراحەت بکەم کەی تەواو بێت بمبەن بۆ شوێنان فێرکاری ینی داوە لە دایک کە ئەو کاتە دێت کاتی پشووی هاوین دێت دایکان و باوکان هەر ئەمێننەوە لەبەر چی لەبەری کە ناوەندێک ڕەنگە ئەو ناوەندە باشانە هی فێرکاری نەبێت یان ڕەنگە هەبێت بەڵام بابەتە خوێندنە ینی وانەیەکانی خۆیان بێت دیسانەوە لە چالاکیێکی هزری ئەچنەوە بۆ ناو چالاکی هێزری واتە چالاکی جستەیان کەمە بێتەوە پێت وایە ئەمە تا چەندە کاریگەری لەسەر مناڵە بێت بۆ پێکە من ماستەرنامەکەم لەسەر ڕێککەوتنامەی نێودوڵەتیە بۆ مافەکانی مناڵ لە مادەکانە باسی ئەوواکە خۆی زۆر گرنگە قوتابخانەکان مدەی خوێندنیان ینی نەکە لە سەعات بەتایبەتی حکومیەکان ینی بەڕاستی ئەو قوتابیانی کە لە مناڵانی لە قوتابخانە حکومیەکانە خوێندن بێبەشن لە زۆر شت بۆن من لە چالاکە جەستەییەکان وەکو پێویستیان نیە ینی ئەتەنانە مادەی وێنەیان هەیە
لەوانەی مادەی بیرکاری بخوێنن لەوانەی بیرکاری بخوێنن باشە یعنی چالاکە جستەیەکانیان کەمە بێتەوە بە پێچوانەوە لە ئەهلیەکان وانە بۆ یەگەر تێبینی بکەی ئەو مناڵانی لە قوتابخان ئەهلیەکانە خوێنن ئەوەنە بێزارنین لە قوتابخانە بە پێچەوانە ئەوی لە حکومیەکان ئەخوێنن چونکە جینگەی حکومیەکان بۆ شێوازە نییە هەتەنها هەروانە چۆنەڵی بیرکاری یانوانی وەرزش هەر ئەیان خەنە ناو ساحەکە و بەڵێ ئەگەر ئەوەش بکەن زۆر جار ئەگۆدرێتەوە بە وانەیەکی تر ئەگۆدرێتەوە بە وانەی بیرکاری ئەو واکە مناڵ بێزار ببێ چونکە مناڵ پێویستی بە وزەی تیا پێویستە ئەو وزەیە سەرفکە باشە بۆیە کردنەوەی خولەکان زۆر گرنگە بەڵام هەموو دایک و باوکێک ئەتوانێت مناڵەکەی بنێرێ بۆ ئەوەی بەشداری لەم خولانەیە بکە بێگومان دەخێر چونکە ئەو خولانە لەوانێ لە ڕووی مادیە و گران بن بۆ خێزانەکان جا بە تایبەتی ئەو مناڵانی کە لە قوتابخانە حکومیەکان ئەخوێنن بەڕاستی پشتوەکەیان زۆرە یعنی وا بێ مناڵەکە چۆن دەڵی تەنانەت بێزاری شەبێ لە ماڵەوە یعنی کاتێکی زۆری ژای تقریبا سێ مانگێکە غەڵ هەڵە نەبن بە فیرۆ ئەڕوا لە کاتێکان مناڵ وەکو پڕی سپی وایە باش جین تەمەنەکە فێری چەندها زمان ببێت باشە کە لە دوا ڕۆژە سوودی ئەبێ هەم بۆ خودی خۆی هەم بۆ کۆمەڵگا هەروەها لەبیر نەکەین ئەو لە وڵاتانی دەرەوە باشە سەمە سکوڵ هەیە بەس لە وڵاتی ئێمە گەشتە مانگی 5 ئەمە حکومیەکان دەرگای قوتابخانە داخی هەتا ناوەڕاستی مانگی نۆ یاخ سەرەتاییدا سێری ئەو گاپە زۆرە بکە کە هەیە ئەو مناڵە بۆ ماوە درێژە دا ئەبڕێ لە خوێندن کە ئەچێت ئەینەری تۆ بۆ خوێندن وەکو وایە بە زۆر بینێریتەوە باشە دکتۆرە لە لایەکی ترەوە ئەمە بۆ مناڵەکە نابێت شتێکی وەڕسکەر کە لە ناو خوێندنەوە دیسانەوە بۆ ناوانەکانی خوێندن بڕۆتەوە بۆ نمونە فێربوونی زمان هەروەکو خوێندنی زمانی عەرەبی و زمانەکانی ئینگلیزی وایە کە لە خوێندنگاکان ئەخوێنرێت ئەخە شێوازی فێرکردن هەڵەیە زانی چکە تۆ ئەبێ وای لێ بکەی ژینگەیەکی وای بۆ بڕەخسێنی نەبێتە بێزارکردن نەک بۆ شێوازەی بێکە تۆ لە مەکتەب دەرسێک ئەخوێنی وانەیەک ئەخوێنی هەروەکو چۆن ئێستا ژینگەی زانکۆ جیاوازە لەگەڵ ژینگەی قوتابخانە ئەبێ کە ئەچێتە خولێکی ژینگەیەکی وای بۆ بڕخسێنی بۆ ئەو مناڵە تا مەزرۆی ئەوە بێت کە تواناکانی خۆی بەهرەکانی خۆی پەرە پێبدان نەگوای لێ بکەی بێزار ببێ بڵێ با لە ماڵەوە بم هەڵنەستم لە خەو یەکسەر دوای ئەو ئایپادە یاخود مۆبایلە بیکرێتە دەست یاخود خەریکی یاری ئەلکترۆنیەکان بێ کە بەڕاستی یعنی کارە ساتێ ینی لە ڕووی جەستەی شەوت مناڵەکە تووشی تەمەڵی ئەکا گەشەی باش نابێت لەوانەیە تووشی قەڵەوی ببێت بۆیە زۆر گرنگە ینی سەمە سکوڵمان هەبێ بەڵام بە بەرنامە ئەبێ کەسانی پسپۆر ئەو بەرنامەیەدا بنێن باشانی پسپۆر لە بواری پەروەردەیی هەستن بە دانانی پرۆگرامێکی باش بەس جیاواز لەو پرۆگرامی کە لە قوتابخانەکان ئاخوێندرێ شەرتیش نیە ئیلا زمان بێت لەوانەیە کاری سەرتاشین بێ کاری هونەری بێونیە کارە پیشەیەکان بێت یعنی بواری تر بێت چکە مناڵ زۆر مناڵ هەیە بەهرەی زۆر جیاوازیتیایە لەوانەیە خۆی داوا بکە لەوانەیە بڵێت باوکە حەز دەکەم فێری سویمینگ بێ سواری پرسیاری ئەوە بکەم هەندێک لە دایک و باوکان هەیە بە ئارەزووی خۆیان حەزیان لە چ خولێکە کە نەیانتوانیەوە بەشدار بن مناڵەکە ناچارەکەن ئەینێرن بۆ خولێکی مەلەوانی بۆ نمونە منداڵەکە حەزی لێ نییە بەڵام ئەوە بەردەستە یاخود جگەلەوەی کە ئەوە بەردەستە حەزی دایک و باوکەکە ئەمە تا چەند کاریگەریەکان سەر مناڵەکە ئەچێتەوە هەم کاتەکەی ئەڕوات هەم ئەوەشەکە حەزی لێ نییە خۆی زۆر گرنگە پرس بە مناڵ بکرێ ڕاوێژ بە مناڵ بکرێ بەس لە هەمان کاتیشا بێست ئینترست ئۆف چایلدمان هەیە باشترینە کە بۆ مناڵ هەڵبژێدرێ لە کاتێکا کە تۆ بە مناڵەکە دەڵێ ئەنێرم بۆ ئەوێ کە زانیت حەزی لێنی ئەبێ دانیشی ڕوونکردنەوەی بۆ بێ باشیەکانی بۆ ڕوونکەیتەوە بەس لەگەڵ ئەوەشە هەوڵ بە یەکەم جا هەتا پێت ئەکرێ ئەو حەزەی مناڵەکە هەیەی چونکە ئەو حەزە نابێ چۆنەڵی بیمرێنی چونکە کە مرانت کەسێکی باشی لێ دەرناچ ینی ناتوانێت پەرە بۆ توانایی خۆی بە ئەو حەزی کە هەر ئەمێنێتەوە دیسان کە گەورە بۆ حەزەکە مناڵەکەی بنێرێتەوە بۆ ئەو شتێک کە خۆی حەزی کردووە دیسان ینی کێشەکە هەر بەردەوام ئەبێ بۆیە زۆر گرنگە ینی یەکەم شت دایک و باوکەکان بە مناڵەکە بڵێ ئێستا پشووی هاوین دەستی پێ کردووە حەزی لە چییە حەزی لە دەورەی زمانە حەزی لە بنێرینە مەلەکردن یاخۆ ڕاهێنانی ئەسب سواری یاخ هەر خولێک کە هەیە بەردەستە لە کوردستانە تەبەن مناڵەکە یەکێکیان هەڵ ئەبژێر ئەگەر هاتوو دایک و باوکە بە دڵیان نەبوو ئەبێ هەوڵ بن بیل لە باشترینەکە بکەنەوە بۆ مناڵەکە ئایا ئەگەر مناڵەکە بنێنێری بۆ ئەوێ باشترینەکەی بۆ مناڵەکە یاخودنا ئەگەر باشترینەکە بوو ئەبێ دایک و باوکەکە سەپۆرتی مناڵەکە بکەن نەوەک دای ببڕێنن لەو حەزە بۆ مردنی حەز لە کەسێکە لە ئارەزوویەکە هەمیشە لە هەزری ئەمێنێتەوە هەمیشە هەستەکە غەدرێکی لێکراوە ینی مەبەستم لەوە بکڵم باش نییە باشە دکتۆرە شتێکی دیکە هەیەویش کۆمەڵایەتی بوونی منداڵەکان
ڕەنگە ئێستا کە ئەمە ئێڵین زۆر دایک و باوک ئەبەی تاقی کردبێتەوە زۆربەی مناڵەکانمان لە پشووی هاوینە لە هەموو کەسێدا ئەبڕێن بەهۆی ئەم ئامێرە زیرەکانەوە مۆبایل و ئایپاد و تەنانەت لە خاڵ و مام و کچەپور و ینی خزم و کەسوکار لێدا ئەبڕێن ئەو چالاکیە کۆمەڵایەتیانی کە هەیە وەکو خۆی نامێنێ تا چەند ئەمە کاریگەری هەیە بۆی کە ئێمە جارێکی تر چونکە هەموو جار باسیەکەین پەیوەندی خزمەتی خەریکە داڕێ لە یەکتی ئەوەندە دووری لە یەک لە پشووی هاوین کاتی ئەوەیە کە لەگەڵ خزمانە کەمێت تێکەڵایی زیاتر دروست ببێت بەڵام ئێمەیان نێرین بۆ خولی فێربوونی هەر ڕاهێنانێکی دیکە بێت تا چەندە ئەمە باشە و تا چەندیش لەوێ ئەتوانێت کاریگەری هەبێ وەکو کەساتێکی کۆمەڵاتێکی کەساتێکی کۆمەڵاتی باشی هەبێ خۆی پرسیارێکی جوانە لە ڕاستیە بەس دیسان لەوانێ باوکو دایکەکە کە مناڵەکانیان ئەلێر نەخۆ زۆر جار لەبەرەوەی خۆیان کاتیان و لە ماڵەوە یانێ مناڵەکانیان ڕزگارکەن لە ماڵەوە باشە یەکێ لە هۆکارەکان ئەوەیە خۆی دروست بوونی ئەو پەیوەندی خزمایەتیە تێکەڵبوونی مناڵەکان زۆر باشە ینی دیقەتیان بکە مناڵەکان بە یەکەکەن وەکوەیە بردبێتنە بەهەشت سێری دەم و چاویان کە و ئەو حرەکاتانە ئیکەن و ئینجۆیمنتێکی وایان تیا دروستە بێ زۆر گرنگە بەس ئایا چەند دایک و باوکەکان کاتیان هەیە ئەستا ئێمە کێشی کاتمان هەیە لەبەرەوەی ئێستا زۆربەی دایک و باوکەکان کار ئەەکەن ینی ئەو یەکێکە لەوەی کە مناڵیش یعنی دابراوە لە تێکەڵاوبوونە کۆمەڵایەتیەکان هەمووی گۆشەگیر بۆ لە سوچەکە خەریکی مۆبایلە خەریکی ئایپادە خەریکی یاری ئەلکترۆنیەکانە خۆی تێکەڵبوون زۆر گرنگە بۆ چونکە تۆ لە هەر کەسێک شتێکی باش فێر ئەبیت باشە تۆ بە تایبەت یەکر خزم و کەسوکاری خۆت بێت چۆنەڵی ئەزانی پەروەردەکەیان چۆنەوە نیە طبعا هەمیشە تێکەڵی ئەوانە شەبی کە پەروەردەیەکی باشتریان هەیە ئێستا وەکو خۆم حەز دەکەم تێکەڵی ئەو خێزانانە بم کە پەروەردەیەکی باشی مناڵەکانیان هەیە چونکە زانم مناڵەکانم لەوانە فێریشتی باشتر مناڵەکو ئسفنج وایە هەر شوێنێک هەبێت ئەوە هەڵەمژێت ڕێک وایە بۆ جۆرەیە بۆیە تێکەڵاوبوونیش لە خولەکانە بەڕاستی بەس ئەبێ دڵنیابی ئەینێریتە چ خولێک ئەینێریتە چ سەنتەرێک باشە چکە ئەو شوێنانە ئەبێ بزانی ئەو مامۆستایانە کێن بیان ناسیت چکە ئەوانە کاریگەری دروستەکان تەمەنێک گونجاوە بۆ نمونە منداڵەکە ئەم ساڵ خۆی چۆتە یەکی سەرەتاییەوە هێشتا یەکەم ساڵێتی جەوی خوێندنگاوانە ئەبینێت ضرورە ئەو مناڵانش هەردیسانەوە لە هاوی نابچنەوە ئەو خولانەی کە هەیە خۆی ناتوانین بڵین ضرورە یاخو ضرور نییە لەبەر ئەوەی ئەوەستێتە سەر حەز چونکە تۆ ئەم مناڵە ئەنێری پەرە بە حەزێکی بە ئارەزوویەکی بیت یاگەر حەز و بەهرەیەکی هەبوو پێویستە بەڵێ چکە تۆ لە قوتابخانەیە کاتی ئەوە نییە ئەو بەهرەیە پەرە پێبیت یاخود بیلەوە ئەەکەیتەوە حەزەکەی مناڵەکە و ئێستا کاتێکی گونجاوە تۆ فێری زمانی بکەیت فێری ئایتی بکەیت چونکە لە بێمان نەچێ کۆمەلگا ڕۆژ بە ڕۆژ ژیان ڕۆژ بە ڕۆژ بەرەو ئاڵۆزی ئەڕوا پێشکەوتنەکان خێران ئەگەر تۆ داببڕی بڵێ با مناڵەکەم ئیسراحەت کات ئیسراحەت شەوان بەسە پێم وایە ینی 8 ساعات 9 ساعاتێک کە مناڵ ئەخەوێ بەسێتی باشە ینی تر پێویست ناکە هەموو کاتار خەریکی خەوتن و خەریکی ئایپاد بێت ئەوەش تا ڕادێ لەوانە سوودی خۆی بێ بەڵام ئەبێ بە پێی پێویست بەکاربهێنرێ لەبەر چاوەکانی لەبەر تووشی گۆشەگیری نەبێت ئاگال لێ بە سەریکی بەرنامەجێک ئەکات بەڵام تێکەڵاو بوونە کۆمەڵایەتێکە کە ئەچێتە خولەکان مناڵی تازەتر ئەناسی هاوڕێی تازەتر دروست ئەکات لەوانێ بۆی هاوڕێ تازەکە و زیاتر حەزی لە خولەکە بێت لەوانێ شتی باشتر فێر ببێت لە خولەکە بۆیە گرنگ نییە تەمەەن چەنە باشە کە ئەڵێن مناڵ تەبعاً لێمە لە هەژدە بۆ خوارەوەی تر باسەکەین تر تا چەند ساڵیە چونکە لەوانێ مناڵێکی کە تازە چوو بێتە قوتابخانە زۆر بە ئاسانتر فێری زمان ببێ وەک لەوەی کە یەکێک لە قۆناغی لە تەمەنی 13 و 14 بێت وەنیە زۆر جاریش ڕەنگەوە لە لای ئێمە زۆر کەم بێت بەڵام من بەبیرم دێ بۆ خۆمان لە تەمەنی ئێمە ئەیان بردینەوە بۆ ئەگەر لە شار بوونە ئێمانیان برد بۆ دێ بۆ ئەچوینەوە بۆ لادێ بۆ لای نەنک و باپیر هەم کەشێکی خۆشتر بوو پێت وایە تا چەندێ ئەوە لە ناو خەڵکا ماوە لە هاوینانە مناڵان بە کەشی لادێ ئاشنا بکەن ئەگەر خزمێک هەبێ لەوێ ئەگەر ناسیاوێک هەبێ لەوێ هیچ نەبێ هەفتەی 1-2 جارێک سەردانێکی ئەویان پێ بکەن تا چەندە ئەمە تەندروستە بۆ منداڵێک جیازی ژیانی شار و لادێ ببین بێگومان تەندروستە چکە تۆ یەکەم شت دەچیتە ئاو هەوایەکی پاک دوو ئەچیتە شوێنێک کۆمەڵێک شتی سروشتی ئەبینی کە ئەو دارە چۆن ئەو بەهەیە گرتووە یاخ ئەو هەڵوشە چووکە لە دەرەوە مناڵ ئەبەن شتانە بە چاوی خۆیان ببینین دارەکە ببینین کە چۆن ئەو میوەی گرتووە باشە مریشک یعنی مناڵەکەم کە ئەچینە ئەو گوندانە کە ئەبینن مریشک ڕائەکا و جووتکەی لە دوایە یعنی پێیان سەیرە بەس ئەوە زۆر گرنگە بۆ مناڵەکە زانین ئەو بەشێکە لە ساینسی بەشێکە لە زانست
ینی کە بە چاوی خۆی شتەکان ببینی ینی کاتێکە من ببینە ئێمانە برد بەجیانە هێشتین دوای هەفتەی تراهاتنەوە بە دۆمانە ئەیان بردین لەگەڵ نەنک و باپیر بەیانیان ئایتر هێلکەی مریشکەکانمان کۆ کردویان لەگەڵ باپیرە چونێ هەستمە کرد ژیان زۆر خۆشترێکە تابان بێگومان وای ئێستا بەهۆی نەبوونی کەمی هێڵی ئینتەرنێتەوە مناڵ حەزی لێ نەبێت بۆ بێگومان ئێستا من مناڵەکانم چکە من بەس باوکو دایکم ماوە لە ماڵەوە زۆر حەزی لێ ناکەن لە بەرەوەی ئینتەرنێتیان نییە ئێ باوکم دایکم ئینتەرنێتیان بەچیە خواخوایانە زوو بگەڕێنەوە خۆیەوە یەکێکە لە هۆکارەکان بەڕاستی بەڵێ زۆر گرنگە ینی نەک تەنانەت بۆ مناڵەکان بۆ خودی خۆشمان ینی گرنگە بچینە ئەو شوێنانە ینی ئاوهەیەکی پاکی هەیە لە خەری چۆن هەر چیتە گوند تۆ ئەجوڵیت بتەوێنێتەوە ئەبێ بجوڵیت ینی شوێنێک نییە بڵیت تیادانیشم هەر یەکسەر ئەبێ بچیتە دەرەوە خەریکی میوابی ئاوەنیە خەریکی ئاوداشتن ئەبی ینی خەریکی کۆمەڵێک کار ئەبی بێگومان مناڵیش بچێتە ئەوێ خەریک لەگەڵ بە دوای نەنکیایە بە دوای باپیرەیەتی ئەڕوا کارەکان ئەکات نەشی کا باپیرە و نەنکیڵێ هەستا ئەدەی ئەوم بۆ بکەستە ئەوم بۆ ئەیجوڵێنێت ئەیبینێ ئەو شتا خۆی ئەیجوڵێنێ بەڵێ ئێمە سپاسی تۆکەین دکتۆر عوسمان ئەم بەیانیە میوانی بەرنامەی ئێمە بوو بۆ هیوای مناڵانێکی تەندروست بخینە ناو کۆمەڵگەوە وڵام دەبیر ماچوو یاین تش بخینە سەرەوەی کە پێویستە حکوومەت کا لەسەر ئەو کەسە مەسکوڵمان هەبێ بەڕاستی بێ قوتابخانە حکومیەکان بەو شێوازە ستایلە نەمێنن کە ئێمە ئاڵێ سیستەمی سویدیمان هەیە کوا سیستەمی سویدی بەڵێ ئەڵگەم لەمەوبەر لە بەڕێوەبەراتی پەروەردەی هەرێمەوە باڵێن لای هەولێرەوە میوانێکمان هەبوو سەبارەت بەوە قسەی کرد کە ئەم هاوینە کۆمەڵێک لە قوتابخانەکان بەو شێوەیە ئەکرێنەوە ئەو خولانە بەردەوام بێتیا کە زیاتر ئەو خولانن کە حەز و ئارزووی منداڵەکان زۆر باشە چکە هەر مناڵ و ئارزوویەکی هێل من دڵنیام مناڵەکان هەمووی حەزەکان فێریشتر بێت چکە ئەیبینن لەبەرەوە ئەوانش حەزەکان فێری زمانی زیاتر ببن فێریکاری هوەری زیاتر بنن فێریکاری جۆرا و جۆری تر ببن توانەکانی خۆیان پەرە پێ بن ئامادە سپاس. دێنە سەر بابەتێکی دیکە کەویش پەیوەندی هەیە هەر بە توانەکانی خودی مرۆڤەوە ئەویش کە لە کارێکە شارەزای زۆرت پەیدا کرد ئیدی وای لێ دێت بە هەموو شتێک کە لە بەردەست بێت تۆ بتانی کار بکەیت بەو شتە جا وەک باسم کرد مرۆڤ کە لە کارێکە شارەزای زۆر پێی ئاکات ئیدی وردە وای لێ دێت کە بە هەموو شتێک بتوانێت ئەو کارە ئەنجام بدات وەک محەممەد کە گەنجێکی پێکەرتاشی شاری سلێمانیە سوود لە زۆربەی کەرەستەکان وەرئەگرێ بۆ خۆڵقانی کارە هوەرەکانی نوێترین کاریشی دروستکردنی پەیکەری کچێکە کە سەرقاڵی کتێب خوێندنەوەیە محەممەد و کاتێک کە بەفر دەبارێ بە بەفر و ئێستاش لە ڕێگەی ئاستنەوە پەیامە هوەرەکانی خۆی بە بینەران ئەگەێنێ و دەڵێ گرنگی بە خوێندردن محەممەد پێکەرتاشە ئەو ئەڵێت هەرچەندە جارجار بەهۆی بارودۆخی ژیانمەوە لە کتێبدا بڕێن بەڵام لە ڕێگای ئەم کارەم دەمەوێت گرنگی کتێب لە ژیاندا پیشان بدەم بە ئەم هونەرمەندە ببینین لەو شتە سەختە کە ناوی ئاسنە چەند کارێکی هوەری جوان و نەرم دروست دەکات. من ناو محەممەد شەریف حەسەن دەرچووی پەیمانگای هونەرە جوانەکان ساڵەکانی 2009 بۆ 2010 تەخەڕوجم کردووە ئێستا مامۆستای هونەرم لە یەکێک لە قوتابخانەکانی شاری سلێمانی لا ئێستا بەردەوامین و خەریکی کاری هونەری شێوکایی چەند بەشێکی هەیە من قسمی پێکەرسازیم تەواو کردووە بە کۆمەڵی تەجروبە بە کۆمەڵی ماوەدا تێپەڕێوین ئەو موادانی کە ئێمە توانیمانە بەردەست بێت لە کوردستانە هەنێ موادی سادەمانێت تاقیمان کردەوە وەکو سەرەتا لە قوڕ دەستمان پێکرۆ دوایی گەچمان تاخیرەوە بڵین پلاستەر و پاشان چیمەنتۆ و پۆڵستەر و تر ئەمە بەرد و یان داتاشیندار و کۆمەڵێکی زۆر لەو بابەتە ئیشمان کردووە. کارەکانی من ئەوەی کە کردو من هەمە ڕەنگە واتە هەموو بابەتێک لە خۆگرێت تونوتیژی دژی ژنانی تایە بە پێچەوانەوە دژی پیاوانی تایە
ئازاری ڕادەبڕینی تایە، خوێندنەوەی تایە، زانیاری کۆمەڵێک کاری کەشم کورە بەڵام ئێستا لێرە حازرنی بەداخەوە ئەمیشەی کە لەبەردەستمە ئەمە لە دوای ئیشەکانمە کە مادەیەکی زۆر جیاوازترم بەکارهێناوە لە چاویشەکانی کە بۆ من تەجروبێکی تازەیە یەکەم وادە کە بەکاری بێنم ناڵێم نەکەوە پێشتر کراوە بەڵام وەکو خۆم بەکارهێنا یەکەم جارە بەکارهێنم چونکە موادێکی تۆزە هینە ئەزێت تا بڵێ موادێکی زبرە تۆزە ئیشکردنتەیە زەحمەتە زستانی ئەم ساڵ بوو بە بەفر ئیشمان کرد پێکەرسازیمان کرد بە بەفر بە مادەی بەفر بەڵام پێچوانی ئەوە مادەیەکی زۆر ڕاق و زۆر زبرامەیان حەزم کرد ئەمیش تاقیب بوومە کارێکە لەوانە جوانێکی خۆی هەیە مەبەستی سەرەکی من لەم کارەیە زیاتر جگەلەوەی کە ئەمەوێ خوێنەر و کتێب خوێندنەوە بەبیری خەڵکی بێنمەوە کە هەر تەنانەت خۆشم لەوانێت تۆزە سات و سڵ بن لە خوێندنەوەیە مەبەستێکی ترم ئەوێ بتوانم ئەم ئیشە گەورە بکرێت واتە لێرەوە ئەگەر سپۆنسەرێکە بیان ئەو کەسانی هونەری هونەردۆستە بن سپۆنسەرم کەم بتوانن ئەم ئیشە بە عینەن مواد بەڵام بە خەبارەیەکی گەورەتر و بە خەبارەی سێمەتێکی ئاوا لە یەکێک لە شارەکانی کوردستانە بتوانین ئەمەدا بنین و بە گەورەی گەورە بکرێتەوانەیە. هەر سەبارەت بە کارەونەریەکان پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی لە فستیڤاڵێک بەشەکانی شێوەکاری میوزیک و شانۆ و بەرهەم و کاری قوتابیان نمایشەکات لە فستیڤاڵەکە یەکێک لەو قوتابیانە کارێکی شێوەکاری کردو کە یەکەم جارە لە پەیمانگای هونەرە جوانەکان کارێکی لەم شێوەیە نمایش بکرێت و ببێتە جێگەی سەرنجی ئەمەدەبوو. کارەکەی هێندە ناوازەیە کە سەرنجی هاوڕێکانیشی ڕاکێشاوە و پەیتا دێن بۆ بینینی کارەکانی سۆمای هاوڕێیان ئەو بەو هونەری شێوەکاری کە دەیزانێت باز لە ژیانی ئەو کەسانە دەکات کە کاری ژینگە پاکەرەوە دەکەن بە نیشاندانی 12 تابلۆ لەسەر هێلەکی ژینگە پاکەرەوەکان دەوێت پەیامی ئەوە بدات بە هەمووان کە کاری ژینگە پاکەرەوەکان کارێکی جوان و پیرۆزە. کارەکە چۆن فکرم بۆ هات بیرم کردوانێک کە کارێ بکەم زۆر جیاواز بێ پێشتر نەکرابێ لە پەیمانگایە ئیتر بیرۆکەیەکم بۆ هاو کە ئەم کارە پێشتر نەکراوە دواتر کە سێرم کرد وتم چۆن بیکەم و ئەمە لەگەڵ ماسە سەپەرشتیارە قسەمان کرد بابەتەکەم بۆ باس کرد گەشتینە ئەوەی کە ئەم کارە تەواو ئەنجام بین و تەنفیزی بکەین ئیتر دوای ئەوە کە ئەوانەمان کرد هەستم بە چۆنێتی ئەنجامدانی ئەم کارە چۆن بەڕێبەرین چۆن بیکەین هاتین 12 هێلەکمان هێنا بیرۆکەی 12 هێلک لەسەر شێوازی کاتژمێر ئەم کارمەندانی شارەوانیە خۆیان بچوار کاتژمێر کارەکەن واتە بە دوو شفتی جیاواز ئێمە لێرە تەنها باسی یەک شفتمان کردووە ئەم شفتەشمان پێوەست کردووە بە کاتژمێرەکانی ساعەتەوانێ. ڕێخستنی ئەم فیستیڤاڵە دەکرێت 2 ساڵ جارێک یاخود 4 ساڵ جارێک بێت ئەم جۆرەش لە فیستیڤاڵ گرنگە بۆ برەودان بە چالاکیە هونەری و ڕۆشنبیریەکان بۆ بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری تاک لە کۆمەڵگا. تەبیوەکو پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی ساڵانێکە دابڕاوین وەکو فیستیڤالەکان بە تایبەتی لە هەموو کوردستانە ئێستا فیستیڤاڵی هونەرە جوانەکان کەمتر ئەکرێەوە کەمتر ئیتیمامی پێدرێ احتیمال لە هۆکاری خۆی هەبێ بەڵام وەکو هونەرە جوانەکانی سلێمانی ئێمە لەگەڵ مامۆستایان و سەرۆک بەشەکان گفتوگۆمان کرد وەکو تیمێک بتوانین جارێکی کە ئەو ڕەوتە هونەری و جم و جوڵە هونەریانە جارێکی کە ڕێکی خێن و ئیشی لەسەرکەین خۆی ئەکرێت 4 ساڵ جارێ ئەکرێت 2 ساڵ جارێ فیستیڤال بکرێ بە پێی ئەو پلانی کە پەیمانگەکان خۆیان دایانێنە پەیمانگای هونەرە جوانەکان کە ئیشی لەسەرەکات بەڵام خۆشبەختانە ئەمساڵ بیرمان لەوە کردو کە زۆرترین چالاکی وەک لەگەڵ ئیشە فیستیڤال هەبێت وەکۆی ئەو ئیشانەی کە کراوە توانین بڵێن لە 99 بۆ کار و چالاکی خوێندکاران خۆیانن. کارەکانی فیستیڤالەکە تا 6 بەردەوام دەبێت کە بەشەکانی شێوەکاری و موزیک و شانۆ کاری خوێندکارەکانیان نمایش دەکەن و
وەک چۆن لە ڕابردوودا پەیمانگای هونەرە جوانەکان چەندین کادری هونەری پێشکەش بە کۆمەڵگا کردووە، ئامانجیانە لە ڕێگەی ئەم جۆرە فیستیڤاڵانەش بە پێگەیاندنی چەندین هونەرمەند خزمەت بە هونەری کوردی بکەن لەسەر جەمبوارەکاندا. هاوژین جەمال، کوردستان 24 سلێمانی. هەندێک جار سەختی ژیان و ئەو گۆڕانکاریانەی کە بەسەر ژیانە دێت ئاستەنگیش لەگەڵ یادێتە پێشەوە سەرەکەی کەسەکە ژیانی زۆرە گۆڕێت، ژیانی بە تەواوەتی لەم دی و بۆ ئەو دی هەبێت. زۆر جاریش کاریگەری لەسەر خولیا و پیشەکەیشی دروست دەکات. ڕێبەن سەعدوڵڵا لە کوردستان پیشەی ڕۆژنامەنووس بووە. کاچێتە وڵاتی فینلەندا لە شاری بۆرڤۆ نیشتەجێ ئەبێت و چەندین هۆکار یاخود ئاستەنگی دێنە بەردەمی کە ئەیکاتە فۆتۆگرافەر و بە وێنەکانی بەشداری لە پێشەنگایەکی فۆتۆگرافەری دەکاوە ئەوش بینەری. لەناو هەر وێنەیەکدا ڕووی تاچێکی کوردستان لە ڕوخساری کەسێکی فینلەندیدا دەبینێت. بەناو کۆڵانەکانی فینلەندا دەگەڕێت تا جوانترین وێنە تۆمار بکات. ڕێبەند سەعدوڵڵا ناسراو بە ڕێبەند کورد لە خۆشەویستی کوردستان پاشناوەکەی دەکات بە کورد. ئەو باسی کارەکەی بۆ بینەرانی کوردستان 24 دەکەن. لەگەر هاتنی کۆڕۆنا ئەمن فکرنەوە کردەوە کە بچم ڕسمی جادە و کۆڕانەکان بگرم، ڕسمی ئەو جەوە تایبەتی کە دروست بوو بە تایبەتی لێرانە ئەو خەڵکی کە ترسیان لێ نیشت بوو، هەندێک لە نیگەرانی، هەندێک لە درتەنجی هەبوو، هەوڵمدا ڕسمی ئەو واقعی بگوازمەوە ئەو وەختی. دەتانم برم 3 ساڵە دەستم بە ئیشی ئەو فۆتۆگرافی شەقام کردیە. ئیشە سەرێکی کەشمەر ئەوەیە ئێستاکە ئیشی فۆتۆگرافی ئیشی فۆتۆی سەر شەقامە. ڕێبەن چی دەتوانێت بۆ کورد بکات وەک تاکێک لە وڵاتێکی بیانی؟ پرسیارێک بوو وای کرد خۆشەویستی و ئازاری دوورە وڵات نەهێڵێت فرمەسکەکانی نەڕژێن و گەروی قوڵپی گریان نەیگرێ. هەموو کەس کە ناوم دێنی یان پێم دەرێ کورد یان دەرێ ڕێبەن کورد، ئەوە زۆر باشە بۆ من وەکو کورد ئیش بکەم و بەردەوامیش ئەو هەستەی من وەکو کورد هەموو وەختێک لە گەرمە، ینی لە هەموو ڕسمێک کە لێرانە دەیبینی هەستەکەی ئەوە لە کەسە چیاتێکە کورد ینی ئۆکەی با لێرە ڕاوەستنە سەر قسەی توخوا تۆزێک ئەمە یەکەم پێشانگای ڕێبەندە کە لەگەڵ 4 هاوڕێی دیکەیدا لە پرۆژەیەکدا بەشداری دەکەن. پێشی 4 مانگ پێشکەشی پرۆژەکەم کرد لێرە گلۆب ئارت کردیانەوە، بەشداری پرۆژەم کرد لەگەر 4 ئارتیستی دیکە بەشدار بووم، ئەوانە هەرێکە و خەڵکی وڵاتێکن لێرانن. پرۆژێکی گەورەیە، پرۆژێکی هونەریە. بەشی من لەو پرۆژەیە کردنەوەی پێشانگای فۆتۆگرافی بوو. لە وەختو دەستم پێ کرد لە پێش 4 مانگ نیوەی فۆتۆیەکانی لێرە بەکارمهێنا لەو پرۆژەیە گرتم، بە تایبەت لەو ناوچانەی سویدی زمانن لە فینلاند، سیپۆ و پۆرڤۆ. نیوەکەی تریش ڕسمەکانی پێشتر گرتومە لە هێلسینکی یان لە پۆرتوگال، لە ئیتاڵی، لە زۆربەی شارەکانی دیکەی ئەوروپا. هەمووشی 20 فۆتۆیە پێشکەشی دەکەین. ڕێبەند کورد ماوەی 15 ساڵە کاری ڕۆژنامەوانی دەکات و 8 ساڵە لە فینلەندا دەژی. ئێستا لە یەکێک لە کتێبخانەکانی فینلەندا کار دەکات و ماوەی 6 ساڵیشە وێڕای کاری ڕۆژنامەوانی کاری فۆتۆگرافی سەرشەقامیش دەکات. لە داهاتوودا ڕێبەند پلانیەوەیە درێژە بەکارەکەی بدات و پێشانگای گەورەتر بکاتەوە و زیاتر پەرەی پێ بدات. ئەوارە هەورامی کوردستان 24 بۆرڤۆ فینلاند. بامانجی ڕاکێشانی سەرنج بۆ کوالەتی هەنگوینی وانی باکووری کوردستان و ناساندنی لە کوێستانەکانی وان چالاکیەک بەڕێوە چووە. 15 هەنگەوان بەشداری چالاکیەکە بوونە و بە شێوەیەکی جیاواز هەنگەوانان دەیانەوێت کە بیسەلمێنن هەنگوینەکەیان کوالەتی بەرزە. با ئەو شێوازە ببینین زانین بە چ شێوەیەک.
يا براوي أختي كي كافر باوي زوزانên wan û serhedê li gel berhemên din diwarê berhemanîna hingivînê de jî navdar in. Yekîtiya meşvanên Wanê bi armanca ku balê bikişînin li ser berhemên süruştî, duyemîn pêşbirka gêrkirina hingivînê li dar xistin. Nêzîkî 15 meşvan û tevî malbatên wan zêdetirî 100 kes beşdarî aheng û çalakiyê bûn. Qutiya 5 kîlo hingivînê li 2225 metre bilindahiyan hate berdan û pêşbazên hingivînê ketin pey nêzîkî 200 metre sernûşivê bazdan ku xwe bigînin qutiyê. Şükür düşmedim. Tek şey doğru koştum tank. Spas bu xudê ku ez neketim erdê û min xwegehand qutiyê. Ez pir westiyam. Sernûşîvekî dijwar bû. Aşağı doğru koşam. Arıcı yaşamının neredeyse 7-8 ay sürekli dışarıdadır. Meşvan heft heta heşt mehên xwe li derve derbas dikin. Me xwest bi vê çalakiyê dijwariya karê wan nîşan bidin. Her wiha me xwest em balê bikişînin li ser kualîtiya hingivê wanê. Alıcı bulması içindir bizim amaç ve sebebimiz. Burada Çalakî bi xelatkirina kesê yekemîn bi dawî bû ku xelata wî jî qutiya 5 kîlo hingivînê bû. Hadi seni kutluyoruz. Dervê pêşbirka mezinan, zarokên meşvan jî di çalakiyê de cih girtin û dîmenên balkêş derketin holê. Tenê ketina erdêna dibe ku qutî di nav giyayê de jî winda bibe. Salane li Wanê 3000 ton hingivîn berhem tê ku di debara welatiyan, aborî û taşteya Wanê de jî cihekê giring digire. بەڕێبەراتی لاوانی زاخۆ لە ڕێگەی 20 خولی ڕاهێنانی جیاواز دەیانەوێت گەنجان فێری پیشەی نوێ بکەن وەک زمان و فێربوونی پیشە و ئەوەی لە داهاتوو بۆ ئەوەی کە لە داهاتوو ببنە خاوەنکاری خۆیان. بەڵێ ئەمە یەکێکە لەو خولانەی کە بۆ هاوڵاتیان یاخود زیاتر بۆ قوتابیان ڕێکخراوە کە بتوانن تێیدا ئەو بەهرەیە کە هەیەە یاخود بۆ ڕەخساندنی هەلیکار ئەگەر بەهرەیەکیان هەیە پەرە بە بەهرەکانیان بدرێت بۆی کە بتوانن بژەوی ژیانی خۆیان ڕێک بخەن وەجگەلەوە لێرە فێری کۆمەڵێک وانەی تازا بن لە ژیانە بگومان ئەم جۆرە شوێنانە یاخود ئەم جۆرە ناوەندانە گرنگێکی زۆری هەیە وە کەمێک لەمەوبەر لەگەڵ میوان قسەمان کرد نەک تەنیا ئێمە منداڵان پێویستیان بۆیەکە بە بەردەوام ڕاهێنانیان پێ بکرێت بەڵکو گەورەکانیش پێویستە لە هەر بوارێک کە دەزانن شارەزایەکیان تیا هەیە لەوێ بەردەوام بن و پەرە بە خۆیان بدەن. جگە لەو بابەتە دەینە سەر بابەتێکی دیکە کە ئەویش بابەتی جلوبەرگە. جلوبەرگ بۆ کەی بۆ هاوینان لەمە دواییتر خۆر هەموو ڕۆژێک بە گەرمیەکی زۆرەوە میوانمانە جا بۆی کە وەڕز نەبین بزانین چی لە بەرکەین چڕەنگێک هەڵبژێرین ئەتەکێتی جلی هاوینە چییە و ئەو ڕەنگانە چینکە ئێمە ئەتوانین بەکاریان بێنین لە هاوین ڕەنگ بەشێک لە ئێمە زۆر حەزمان لە ڕەنگە تۆخەکان و وەکو ڕەش و ئەوانە بێت بەڵام لە هاوینانە نەتوانین بەکاری بێنین بۆ ئەمە دەمانوێت لەگەڵ دیزاینەرێکی جلوبەر قسە بکەین. ساڤین هێمن میوانمانە. ساڤین بەخێر هاتی. باشی عزیزم. بژیت سپاس. باین تۆش باش عزیزانیت باشتر. ساڤین جلی هاوینە مجاڵێن جلی زستانە زۆر دەرناکەوێت قمسەڵەیەک لە بەرکە جینزێک لە پێکە تووتێک و چاوڵ بەڵام لە هاوینە زۆر دیارە جلوبەرگی هاوینە لە بەرکردنی ڕەنگە هەرچەند جلی زستانش ئەتەکێتی خۆیە بەڵام لە زستان لە هاوینانە ئەتەکێتی جلی هاوینە ڕەنگە تۆزە قرستر وایە وایە ڕەنی هاوینە خۆی بە ئەم ڕەنە زەقەکان هەڵەبژێریان ڕەنەکانی ئەوانی کە مەیلە و کاڵتر ئەبێت لەبەر ئەوی ڕفلەکشنی زیاتر ئەبێت یعنی ئەنعکاسیە هەتاوەکە لەسەر جلەکانە زیاتر ئەبێ وەکلەوەی کە ڕەنێکی تۆخ بێ ڕەنی تۆخچێکە ئەبزۆرڤی هەموو لایتەکاکات لەبەرەوە گرمایەکی زۆر زیاتر بووە وەکلەوەی کە ڕەنێکی کاڵە بەرکێت بەس ئەوە ئەگەڕێتەوە بۆ نوعەتی قماشەکەش قماشەکە زۆر زۆر دەورە بینێ ڕەنەکە دەورە بینێ بەڵام قماشەکەش لە هەمان کاتە دەورێکی زۆرە مێ بینێت یەک لەو قماشانەی کە بەکارهێنین بۆ هاوین لێنن چیە مەجای ئەوەت ئەیاتێ کە
كهناسبات يعني هواك يتسر بيستيشن بيويس ناكد با قماشێکی وەکو نێت وابێت کە قماشەکەی تۆزە قورسترە وەکو پلاستەرێک وایە ئەو قماشانە ئەنووسێ بەگیان و هەست ئەنووسێ بەگیانەوە عادەتەن وەجلی هاوێنیش ئەبێ شتێک بێت تۆزە فەرح بێ بتوانانی هەناسەیتی ئەبێت ئێستا مەسەڵەن وەکو ئەو قەمیسە جوانی کە بەڕێزت لەبەرتە تۆزێک ئەنی ها ئەوە نییە کە نووسا بێ بەگیانەوە تۆزێک هەواو بۆیێت لەبەر ئەوە ئەوە قماشانە لەگەڵ ئەوەوە ئافرەتینگانە کە ئەوسە لەبەرە زۆر جوانتر و باشتریشە ئەگەر لە ڕووی باشیشەوە قسە بکەین بۆ هاوین زۆر باشە ئەی لە ڕێی بابڵین لە ڕووی ڕەنگەکانەوە ڕنگ هەندێک کەس هەیە ئەڵێ من ڕەنگە کاڵەکانم لێ نایە زۆر ئەسمەر دەرەکەم پێوەی حەز ناکات ڕەنگی ئەسمەرتر دەرکەوە یان پێڵە ڕەنگم پێی ئەگۆڕێت ڕەنگم هەستەکەم زۆر ماتەوە بووە حەزی لە ڕەنگە تۆخەکان نییە با بڵێ حەزی لە ڕەنگە کاڵەکان نییە و زۆر جار بەلولای ڕەنگە تۆخەکانەڕە لە هاوینان چی بکەنەوەە؟ خۆی ڕەنەکان عادەتەن مەسەلەن ئێمە مۆرمان هەیە بەڵام مۆر بەس مۆر خۆیمان نییە شەیدی زۆر تۆنی مۆرمان هەیە لەبەر ئەو تۆ بێ بە دوای ئەوە بگەڕێت کە چی تۆنێکی مۆرە لێ ئەسا من یەکێکم لەو کەسانی کە مۆرم لێ نایە بەڵام ئەمێ مێوژیە تۆزێکیش هەر لە مۆریتیایە ئەبێ بزانی چی ڕەنێکە بزەبت لێویێت لە ڕەنە تۆنەکانە بەڵام ڕەنەکان عادەتەن هەموو کەسێوێەوە ڕاستی بێت ئەوەی کە ئێمە ئەو ڕەنەمان لێ نایەت لەگەڵ ڕەنی کاڵقەڵەومانەکات ئەوە شتێکە بەچی بزانین چ ڕەنگێک لە ئێمە دێت تۆنی بەچی بزانین چ تۆنێک لە ئێمە دێت بۆ نمونە قماشەکە بگرینە لای دەم و چاومانەوەها لە بەردەمی ئاوێنە بۆستین دووسێ ڕنگ بەیەکەوە تاقیکەینەوە ڕەنگەکە هەندێک ڕەنگی ڕەنگی گەرمن ڕەنگی ساردن بەچی بزانم ڕەنگی گەرمم پێستی من گەرمە و ڕەنگی ساردی لێدێت بەچی ئەوشتان بزانین بەڵێ ئێستا یەکێک لەو شتانەی کە ئەتوانی بکەیت وەکو بەڕێزەوەت ئەتوانێت قماشەکەی ئەمما لای ملتەوە بیکریت هەتاکو بیزانیت ئەم ڕەنە لە تۆ هەیەیان نە یانەتای لەسەر و دەستە داقیکەیتەوە لەسەر دەستیشە تاقی بکەیتەوە یانی مەسەڵەن قماشەکە ئەوە دەئەنین لەسەر دەستت بۆ دەرئەکەوێت ئەگەر بزانیت تۆ فۆر ئێگزامپڵ چێ بێت هەموو کەسێک ئەندەرتۆنێکی هەیە مەسەلەن هاڵن قژ ئەندەرتۆنێکی هەیە ئەکە خۆی پرتەقاڵیە بۆ کەسانکی قژان ڕەشە بە هەمان شێوە پێستی ئینسانیش تۆ ئەندەرتۆنەکەی خۆت ئەبێ بدۆزیتە ئەوەی تۆ مەیلە و پەمەیە ئەندەرتۆنەکەەوە لەبەر ئەوە گەر فاوندیشنیش بکەیت ئەبێ فاوندیشنە بکەیت کە ڕۆز تۆزە کڕەنی پەمەیەتیا بێت تاکو لەگەڵ پێستی خۆتا بگۆنجە من ئەندەرتۆنەکەم زەردە بۆ هەمان پێستیش ئەنەشتا ئەستا من ئەو ڕەنانەی کە سپی بێت ڕەش بێت ئەو ڕەنانەی کە سترایتە ئەمانەم زۆر زیاتر لێ چووکە من پێستم ژێرەوەی زەردە ئەستا مەسەڵەنەوەی تۆ پەمەیە ڕەنە پەمەیەکان ڕەنی زەرد ڕەنی شینی کاڵ ئەم ڕەنانە و زۆر حەزیشم لە شینی کاڵە حەزم لە پەمەیە ئەترها ڕەنگە کچانەکان باشە ساوین شتێکی دیکە ئەوەی کە ئەبێ لە کەنتۆری هەمومانە هەبێت لە هاوینانە چییە ئەو شتانی کە زۆر زەڕورن لە کەنتۆری هەمومان هەیە بەسەم بۆ نمونە تیشێرتی سپیە جینزێکی کاڵە یاخود کاسکێتێکە چین ئەوەی کە ناتوانین چۆنەڵێ دەسی لێ هەڵگرین ئەبێ لە کەنتۆرەکانمان هەبێت چ بۆ کچان چ بۆ کوڕان عادەتەن خۆی دیزاین لەگەڵ ستایلەکان بۆ چەند ساڵێک ئەگۆڕێت و ئێمە تۆزێک بەردەوامی لەسەری لەگەڵیشە شتی زۆر بەسیتی تیا ئەگۆڕێت ئێستا گەر مقارنەیەکیم بە 3-4 ساڵ پێشستا هێشتا هەر زۆر شت نەگۆڕەوە لە ستایلەکانە یەکێ لەو شتانەی کە ئەبێت لەجلەکانمانە هەبێ لۆنگ سلیف سلیڤەکان ئەوانی کە گەورەیە مثلەن قۆڵی کە تافی بێت قۆڵی گەورە بێت ئەم شتانە چی لێ ئەکات ئەمانە وای لێ ئەکات کە تۆ سەری قۆڵەکە بکەی پێشەوەی سەری جسمەکە بکەیت کە سەری قۆڵەکە ئەکەی قۆڵەکە عادەتەن گەورەتر دەرئەکەوێت لەبەرەوە جسمەکەت بچووکتر دەرئەکەوێت ئەو بۆ هاوینان ترکێکە زۆر بەکاری ئەهێنن لەبەر ئەوە بەروشتێک بێت قۆڵەکی فش بێت ئەبێت هەبێت لە کلۆسێتەکەمانە تیشەرتی سپی وەکو بەڕێزەوەتە تیشەرتی سپی زۆر زەڕۆڵە بەڵام ئێمە توانین چی لە بکەین شەرت نییە بەس تیشەرتی سپی وەکو تیشەرتی سپی خۆی لەبەری بکەین ئەتوانین ئەکسسەریزی وەزیا بکەین توانین کلااوێکی وەزیا بکەین ئاینەکێکی وەزیا بکەین لە خوارەوە گرەیەکی بین بکەن ناو پانتۆڵە لەگەڵیشە ئەوەی کە ئەم ساڵ زۆر ترندە و گەڕاوەتەوە کەمەرنزم بەڵام نابێت تەسک بێت ئەبێ فش بێت کەمەری نزم بێ و فش بێت کەمێری نزم بێت و فش بێت خۆی ئەو کەمەر نزم زۆر دەمێکە لە فاشنانەمەوە تقریبا نزیکی 6 ساڵێکە بێت کەمەر نزم زۆر خەڵکم تر لەبەری ئەکەوەکو لە جاران بەڵام ئێستا ئەم ساڵ دیسانەوە گەڕایەوە بە شێوەیەکی زۆر بەرچاوە لەسەر ڕەنوەی ئەیبینین لە کریستیان دیۆر لەگەڵ زۆربەی براندەکان ئەمانە هایوەیست لۆڕایزیان سۆری بەکارهێناوە مینەکانیان زۆر چاکەم هەر لە ناو دیزاینەکانی هاوینە ئەمێنینەوە چونکە ئیتر ئەوەندە گەرماوە ڕسمانە کات ڕەنگە زۆر جار
ئێستا ئێمە ناو ستۆدیۆیەکین هەوایەکی فێنێکی هەیە و شوێنەکەمان ئاساییە بەڵام کەسێک کە دەوامەکات ئێتر خەریکە لە ستایل دەرەچێت ئەو نەگەرمایەت هەر قژی کۆکاتۆیکە بە تۆپێک و بەرزێکاتەوە کوڕانیش کەیستر ئیسراحەتن بۆ خۆیان مەگەرتر بەشێکیان نەبێت خوان حەزەکەن ئەوە لوکێکی جیاوازیان هەبێت بۆ هاوینانە و ستایلانێک کە بۆ قژ ئەتوانین بەکاری بێنین کامانن هەر ئەبێ پۆنیتیاڵیکەین و بیکەین بە چۆڵ ئەکشلی من بۆ خەش عادەتەن چێکم ئەگەر زۆر زۆرم کردمابەت حەمامەکەم بەتەڕی لولێکم ڕوان دەرەوە چونکە ئەو هەوا فێنەکە کە لێت ئەیە تۆزە گۆ قژت دەڕا زۆر خۆشترە ئەکشلی بۆ خەش چی ئەتوانی بکەی ئەتوانین تاک بەکاربێنی تاکێکێکە لەو شتانی کە ئەسڵن باڵاشە بەرزەکات چونکە تۆ چی ئەەکەی دفنشنێک دروست ئەەکەی بۆ ئەوەی سرت بەرزترە وەک لەوەی کە خۆی ئەکشڵی سرد لاچی ئاستێکایە بەرە کە تاک لەسەر ئەەکەی سۆری تۆزێک دفنشنێک دروست ئەکات لە حاڵ چەند سانتیمێک بەرز پیشانشتە یەکێک لەو شتانە تاک ئایدێکی زۆر جوانە گۆڵ بەکارهێنان مثلا بس قژت ئەوەیەکی لێ بکەیت وێ گوڵی لێبێت شتێکی زۆر زۆر ناسکی کە کچانە بێت لە ئاەن کاتیشا پێوی دیار نەبێت کە تۆ زۆر خەریکی بووی هاوینان وەکو زستانان نیێزستانان جوانەکەم کاژەکە و دامن ئۆن پوینت زۆر پاک بێ هایلایتەر کۆنتور هەموو شتێک کە کردبێت بەڵام کاڵتر بێت هاوینانە ئەبێ زۆر زۆر کاڵتر بێنی بەزە شتێک هەیە مەسەن بس قژێکی جوانت هەبێت تۆزە کلول بێت لەگەڵیشە بەست کۆنسیلەرێک شتێکی زۆر زۆر باسی بکەیت زۆر جوانترە بۆ هاوین وەک لەوەی کە زۆر مێکاپێکی زیاد بکەیت زۆر باشە ئێستا باکوڕان نەڵێن هەر ئێمەیان لە بیرکرد خۆیان کچاندانی ژنەر باسی جلوبەرگی خۆیانەکەن هەبینە سەر کەمێکیش دیزایانی کوڕانە باسی جلوبەرگی کوڕانە بکەین ئەو شتانەی کە لە هاوینانە بۆ کوڕ باوە زۆر ئیتر بە بەردەوام تیشێرتی قۆڵ کورد لە بەرەکان ئەگەریش ئەو ماسوولکانیان ئیتر چۆنەڵیان هیلاکیان کردبێت لە ناو جێمە حەزەکەن زیاتر دەرکەوێت قۆڵ و باسکیان بۆ کوڕان لە هاوینانە زۆر تیشێرتی قۆڵ کورد لە بەرەکرێت ئەوەی کە لە ئەتێکێتا هەیە ڕەنگە کەسێک بۆ شوێنێکی ڕسمی بڕوات بەڵام گەرمایەتی و حەزیشەکە قۆڵیشی دەرخات و ماسوولکەکانیشی ببینرێت ئەوە بچی بکات قەمیسی قۆڵ قۆڵ کورد قەمیسی قۆڵ کورد چییە وەکەوەی کە باسم کرد قماشێک هەیە بۆ کوڕان سپێشەڵی ئەتوانن بەکاری بێنن کە بێوترێ لەنن چی ئەکات یەکێک لەو قماشانەی کە ئەتوانین بەکاری بێنین بۆ سەر بەحر ئەتوانین بەکاری بێنین بۆ هاوینان بە عامەتەن چونکە یەک هەتاوەکە زۆر هەڵنامژە گەرمی هەڵنامژە لە ئاەن کاتیشا خۆی قماشێکە کە بینی هەیە لەبەر ئەوە وای لێ ئەکات کە قماشەکە خۆی هەناسەبات ئەوەیەکێک لەو قماشانەی کە ئەتوانین بەکاری ئەی بۆ پانتۆڵ چونکە ئەگەر سیر بکەین زۆر بەکەمی کوڕانمان پانتۆڵی کەتان و ڕەنگە کاڵەکان لە پێەکەن بە بەردەوام جینزی تۆخ لە پێەکەن و کاوبۆی ڕۆژ لە بەرەکەن و ڕەنگی ئەو پانتۆڵانە چۆنەڵێت چۆتە قاڵبێکەوە کوڕان لەو قاڵبەی خوان لەو چارچەی خۆیان نانە دەرەوە ئەم ساڵ هیچ دیزاینێک هەیە یاخود هەی ساڵانی پێشوش بەماشە پانتۆڵی سپی تا چەندە بۆ کوڕان جوان ڕەنگە کراوەکان هەرمە بەسم سپینیە عادەتەن ڕەنەکراوەکان من خۆم یەکێک من لەو کەسانی کە زۆر زۆرم حەز لێتی ڕەنەکراوەکان ئەگەر جوانیش نەبێ قماشەکەی پێوی دیار نابێت هەر دوو سپی لەبەر کە لەسەر یەکتری جوان دەرەچێت پاک دەرەچێت دیزاینەکە شەرت نییە کە تۆ پارێکی زۆر زۆر بتوانانی بیت بە شتێک کە دیزاینەر بێ یان شتێکی واهی بێت نە ڕەنەکە ئەگەر بتوانانی بەڕاستی هەڵبژێری ئەنجا مەسەلەن کە ئەڕێ بۆ دوکانێکی یان شتێکی واهی هەموو کاتێک ڕەنەکانی تر ئەگەر کوواڵەتیان زۆر باش نەبێت جوان دەرناچێت ڕەنێ قماشەکە تۆزە کەسەکەی تێزە شتێکی وایی بەس ڕەش لەگەڵ سپی ئەوانە ناتوانن خەڵەت بێت باش ئەگەر لە پانتۆڵەکانە بڵێن بۆ کوڕان ئەتوانن لە هاوینانە پانتۆڵە جینزەکان بگۆڕن بە کەتانەکان یان باوی نەمان طبعاً ئەو شتێکی زۆر زۆر باشە من شورتم بەلاوە زۆر جوانە کە بەلامەوە زۆر سەیرەکە کوڕ لێرە لەبەری ناکات یعنی ئەگەر شۆرتەکانیش لەبەرکەن سێ چارەک لەبەرەکەنانی شۆرتی کورد شتێکی زۆر زۆر جوانە بۆ کوڕ لە ئەنن کاتیشا بە چەند شێوەیەکی زۆر زۆر توانی ستایل بکەیت ڕەنەکاڵەکان خۆیان هەر بە عام ئەم ساڵ زستانیشی ڕەنەکاڵەکان مەبەستم لە ڕەنەکاڵەکان شەیدەکانی بێجی نودەکان لەگەڵی شاسپی زۆر زۆر باوبوو بە هەمان شێو بۆ هاوینیشانی ئەم هاوینە کە سێری ئەەکەین ڕەنە دوودەکان هەرماون ئەوە نییە بڵین ڕەنە نودەکان نەماون بۆ هاوین بەڵام مەکسیان کردو لەگەڵ ڕەنەزاقەکانە مەسەن سپی لە بەرەکەن لەگەڵ پەمەیی یا سپی لە بەرەکەن لەگەڵ پرتەقاڵیە ئەمانە دایمەن بەیسەکەی کە ماوەتەوە سپیە دوای لە سپیەکەەوە ڕەنی تر لەبەر ئەکرێ باش بینە سەر شووس پێڵاو ئەو پێڵاوانەی کە لە هاوینە بۆ کچان ئەتوان بەکان بێن سندەڵەکانن کە فێنەکە هەندێک جار بنێکی ئاواز
یەک دو سانتیمێک زیاتری هەیە مریحە بۆ من کوڕان کەمتر سندڵە پێ ئەکەن بە هاوینە لە بری ئەوە چی چاوبژاردەیەکی تر هەیە کە فێنکیش بێت و ئەم هاوینە گەرمەی کە هەمانە کەمێک چۆنە لە سوکتر بێ لە لامان ئەکشدەی من لەو شتانەی کوڕانەیە زۆر باش نیم بەشتێکی کچانە زیاتر بەس تەسەوڕەکەم ینی سندڵێک گەر لە پێ بکەن یان ئەتوانن مەسەلەن نوعێکی پێڵاوێکی ترکە هاوینانە زیاتر دیار بێت نەکاڵەکان زیاتر لەبەرکەن نازانم بەڕاستی خەڵکیش ئەبێت لە ڕەنە تۆخەکان بێتە دەرەوە هەرچەنم خۆمم ڕۆڕنی تۆخم لەبەر ئەوڕۆ با هیچ نەڵێ لەسەر بڵم ئەم ساڵ و هاوین هەمووی ڕەنی تۆخە ئەم ساڵ ڕەنی تۆخە؟ نە ڕەنی تۆخنی بەس خۆم ڕێنی تۆخم لەبەرەوە مەگەروا بە ئێستاوانی کە حەزیان لە ڕەنگی تۆخە و حەزیان لە ڕەنگی تیشێرتی ڕەشە چونکە زۆرمان هەیە هەڵبژاردە یەکەم یا تیشێرتە ڕەشەکانە و تیشێرتە تۆخەکانە بێگومان نەسا بۆ قسەی تۆ دڵی خۆش بکە چی ئێستا منێکێک لەو شتانەی کە هەستەکەم بە موژان ناتوانم لەبەریکەم سەر تاپان ڕۆژ بێت خۆی هەر لە ڕووی دیزانی شۆ جوان نییە یاخود تۆ حەزت لێ نییە حەزم لێ نیە و خۆشی جوان نییە چونکە ئەزانین چۆنە کە سەری یەکێک ئەکەیت کە چەند ڕەنێکی جیاوازی تیابێت ئەتوێت سێر بکەیت زانی مەسەن ئەمە چی لە بەرای لەگەڵ چیا گونجانێتی کە هەموو یەک پارچە ڕەش ئەبێت زۆر تاوا بێت ئەیان هەر توانین سێری بکەیت و ئۆکەی تاوە هیچ شتێکی زۆر واویتیانە باش کەواتەوە بێت ئێمە بۆ هاوینان کام جۆرە قماشانە بەکاربێنین هەوڵبێن قماشە بەکاربێنین کە خەتی تیابێت گوڵی تیابێت یاخود قەینا دوو سادە بەیەکەوە با هەر هەمووی لەسەر و تا خوار و سادە نەبێ بەڵام دوو سادە بەیەکەوە ئاساییە ئاساییە دفرنت تۆنەکانی بەکار ئەتوانی بێنیت مەسەڵان توانی پەمەی بەکاربێنین لەگەڵ پەمەیەکی تۆزە کاڵتر ئەمە توانیکی جیاوازی هەیە تۆنە جیاوازەکان ئەمساڵ زۆر ئەیبینین ینی هەمان ڕەنن بەڵام شەیری جایە تۆنەکانی ڕەنێکی تۆزە تۆخترە ڕەنێکی تۆزە کاڵترە ئەم شتانە بەکاری هێندێ بۆ نسبەتەن بۆ پرنتەکەی کە باسمان کرد لەسەر قماشەکان عادەتەن گوڵ بەکارێ هێنرێ بۆ هاوین گەڵا بەکارێ هێنرێ ئەو شتانەی کە پۆزیتیڤ ئێنەرژیت هاتیە بۆ شتانەی کە تۆزێک حیاتی تایە مەسەڵەن گوڵ بۆچی خەڵک حەزی لێتی چونکە سۆرس ئۆف لایڤی تایە گەڵاکان بە هەمان شێوە ئەو شتانە واتلی ئەکا کە پۆزیتیڤ بێت زیاتر هاوینانیش خۆی زەبات پۆزیتیڤیتی تاو با بینە سەر بابەتی ئەتەکێتیش کەمێک لە جلوبەرگە تر کەسەکە پێشەوەی کە قسە بکات بە جلوبەرگی ئەتەکێتی دەرەکەوێت هێشتا هیچی ترکە قسەی کرد ئەو کاتە ئەتەکێتی ئوسلوبی زیاتر و زیاتر خۆی ئەنوێنێ چ جۆرە جلێک لە هاوینانە کەسەکە بە ئەتەکێتتر پیشانێت من بەڕێی من جل کەسایەتیە مثلا من ئەمەیکە لەبەرم کردووە یان ئەوی بەڕێزت دەستەحالێن لەبەرە کردویان هەر کەسێکی تر تۆ کەسێک ناناسی کە لە دەرەوە ئەیبینیت یەکەمیشت ئەو شێوەیە کە ئەوان خۆیان پێگۆڕێ ئەمە بەشێکە لە کەسایەتی خۆیان کەساتی خۆیان دەرەکەوێت لەبەر ئەوە بەڕێی من ئەتەکێت ئەگەڕێتەوە بۆ کەسەکە خۆی ئەوە نییە بڵام مەسەڵەن شتێک هەیە کە زۆر ستاندەردەکان عادەتەن ئەو شتانەیە کە کۆمن سنسەوەی لە بینی هەمومانە هەیە ئەوەی کە خۆمان هەمومان ئەیزانین بەس وەکو ئەتەکێت تەسەوڕ ناکەم شتێک هەبێت بڵام پسیفیکلی ئەبێ ئەوە بکرێت بۆی ئەم کەسە بە ئەتەکێت دەرکەوێت نا بەس ئەتلیست جلەکانمان ئۆتۆ بکەین ئەنی کە بڕێنە دەرەوە پێشێ بڕێنە دەرەوە جلەکانمان ئۆتۆ بکرێت ئەویان شتێکی زۆر بەیسکە و هەموو کەسێک تەسەوڕەکەم بتوانێت بیکات کە جلەکانمان ئۆتونیە بڕێنە دەرەوە زۆر باش نییە زۆر باشە ئەم بەیانە گفتوگویەکی خۆشمان بەیەکەوە کرد سەبارەت بە جلوبەرگ خانمان ئەم بەیانە گوێبیستێمە بوون کوڕانیش بە هەمان شێوە ساوین هێمنمان لەگەڵ بوو کە دیزاینەری جلوبەرگە سپاس دەکەم ساوین زۆر سپاس بەتەوە هەر لەگەڵ ساوین لە ناو ستۆدیۆ کۆچایی با پرۆگرامی ئەمڕۆی بانی 24 هێنین بۆ هیوای بەدڵتان بوو بێت تا بەیەگەشتێکتر ماڵە